ئەمڕۆژ کە لێرەدا کۆبووینەتەوە بۆ بەرزڕاگرتنی ئەم یادە پیرۆزە دەبینین نەیاران و ناحەزانی گەلەکەمان دووبارە دژایەتی خۆیان دووپات دەکەنەوە بۆ هەنگاوەکانی جێڕانەوەی ئەم شارە بۆ سەر هەرێمی کوردستان. ئەوەش بە دژایەتیکردنی هەڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستان و ئەنجامدانی ڕیفراندۆم لەم شارە و ڕێگریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا. بۆیە لێرەوە و لە یادی ئەم ڕۆژە پڕشکۆیەدا پەیمان دووپات دەکەینەوە کە بە هەمان ڕۆحیەتی بەرخودان و گیانفیدایی ڕۆژی 28 تەمموز ڕوبەڕووی هەموو هەوڵێک دەبینەوە لەلایەن هەر کەس و لایەنێکەوە بێت کە دژایەتی کوردستانی بوونی ئەم شارە بکات. بەڵام لێرەوە بە فرسەتێکی ئەزانین کە ئەو هەموو پۆلە شەهیدە درا لە مامۆسایان و لە خەڵکی کە زیاتر لە 9 شەهیدی مامۆسا و زیاتر لە 100 بریندار و کە 400 برینداری کۆی گشتێکە بوو. ئێمە لێرەوە داوا لە حکوومەتی هەرێم ئەەکەین ئەو بەڵێنانەی کە مامۆسایانی داوە بە تایبەتی مامۆسایانی کەرکووک کە 13 ساڵە گەڕاوەتنەوە سەر دێر و شاری خۆیان هەتاکو ئێستا میێوانن چاوخشاندنێکی جددی بکرێ مافەکانیان جێبەجێ بکرێ ئەگەر لە ڕێی مادەی 140 بێ یان ئەو داواکاریانە کە بگەڕینەوە سەر شاری کەرکووک شاری کوردستانی خۆمان بۆی داواکاریەکانمان جێبەجێ بکرێت.